بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. وا جارێکی تر بە حەڵقەیەکی ترەوە دێنە خزمەتتان، هیوادارین جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، هەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ یاریکردن، جۆرەکانی یاری، خاصیت و سیفاتەکان کە پێویستە لە یاریە هەبن. ئایا ئەو یاریە ئەلکترۆنیانەی مناڵەکانمانەیکەن، پەبجی بۆ نمونە، چەند زیانی هەیە؟ ئایا لایەنی قازانجی زۆرترە یا زیانەکانی؟ بە شێوەیەکی زانستی ئەمە قسە لەسەرەوەکەین و ئاماژە بۆ دەرەنجامی هەندێک لە توێژینەوە زانستیەکانەکەین. سەرەتا پێویستە بە ڕێزان تەمەندوو ئێوەش بەخێر بێن، هیوادارم توانین پێکەوە لە بەشی دووەمە گفتوگۆ و دەمەتەقەیە بکەین بۆ ئەو بینەرە بە ڕێزانە زیاتر سوودمان لێوەرگرن. بە ڕێزان پێویستە هەمومان بیزانین، یعنی یاریکردن هەر وەکو بۆ ماوە وایە. یعنی تەسەورکەن ئێوە بێچووی ئاژەڵ ببینن، پشیلەیە کە بینی بێچوەکەیەتی تۆپ چۆن ئەڵێم بۆ نمونە دەزوێکی بەرە یاری پێکات، بەرخ و کارێکە بۆ خۆیان پەلام سەگە پشیلێ هەرچێکە، کەواتە یاریکردن بۆ ماوەیە لە ناو ئاژەڵەکانیشە. زۆر لە زانەکان لێن بە فطرەت چۆن مناڵ پێویستی بە هەناسە هەیە، پێویستی بە یاریکردن هەیە. تۆش یاری لەگەڵانێکی خۆی یاریەکە، شتێ بە خۆی دۆزێتەوە، یا پەلامارەدا ئەوم لەگەڵا بکە یاریم لەگەڵا بکە. کەواتە یاریکردن بە ڕێزان زۆر قازانجی بۆ مناڵمان هەیە و ئەزانن بە ڕێزان ئێستا لە زۆر قوتابخانە لە زۆر شوێن فێرکردن لە ڕێگەی یاریکردنەوە. مناڵی پۆلی 1 و 2 و 3 بنەڕەتی لە ڕێگەی یاریکردنەوە توانی فێریکەین، چکە لەگەڵ جیهانەکە یاگونجە، نەک لەسەر کورسیەکی ڕق و تەقدانیشە و قسە بکەینەوەی سەرڕاوەشێنە، قەت فێر نابێ، بەو پێویست نییە. ئێوە ئەزانن بە ڕێزان جۆرێکمان لە چارەسەری دەرونی هەیە بە ناوی چارەسەری دەرونی بە یاریکردن. کۆمەڵە یاری بۆ مناڵدان ڕێژووری یاری هەیە، لە ڕێگەی ئەو یاریانەوە تەشخیزەکرێ ئەم مناڵە کێشەی لەگەڵ دایکیە، لەگەڵ باوکی هەیە، ڕقوکینەکانی چی، حەز و ئارەزۆکانی چییە، تا دوای بەداخەوەی من دایک و باوک وا تێگەیشتووە کە یاریکردن کات بە فیڕۆدانە. دەڵێ چیەکەی ڕۆڵە هەندی زیاریەکەی خۆت بە یاریەوە بۆ کاتەکە دەکوژی. بەڕێزان نا، ئەم بۆچوونە هەڵەیە. ئەزان نەگەر یاریکردن ئێمە بتوانین لە باخچەی ساوان، لە دایەنگا، لە قوتابخانە، لە ماڵەوە، تەمەن ئێمە بەداخەوە کۆمەڵ یاری کوردەواریمان هەیە و یاریانە هەر نەماوەستا. وەڵی جاران هەلوچێنمانە کرد و کەلایەن و نازانم چاوشارکێ و چی و چی، ئەنواع یاری زۆر خۆشە بوو لە کوردەواریە. کۆمەڵێ بەهای ئەخلاقی لێەوە فێرە بووین، کۆمەڵێ بەهای کۆمەڵایەتی لێەوە فێرە بووین، تەرکیز گەشەی عەقلیە کرد. چکە یاریکردن بە ڕێزان کۆمەڵێ یاری هەیە ئەبێتە هۆی گەشەی جەستەیی. ئێمە مناڵەکانمان پێویستیان بەوەی دەست و قاچیان گەشە بکە، ماسوولکە گەورەکانیان پێویستە پەنجەکانیان زۆر یاری هەیە، بەس تۆ تەرکیز کە یاریەکە ئەم مناڵە ئەم ماسوولکە بچووکانەی پەنجەکانی گەشاکە. قاچ و دەستی چکە پێویستی بە هەڵبۆز و دابەس هەیە. دەو مناڵانەی کە یاری ناکەن و بزانە قەڵە و سست و زل لە ماڵ و پاڵکەوتون و تااقەتیانی ئێرە و ئەوێ بڕۆن. بەڵام ئەو مناڵانی کە هەڵبەز و دابەزەکەن و خلیسکێنە ئەکەن و جۆلانی ئەکەن و ڕاکە ئەکەن و چست و چالاکن، هەم قەڵەویش نابن، هەم ماسوولکەکانیشان بە قووەتە بێ، هەم جەستەیشان بە قووەتە بێ. هەستەوەرەکانی بەڕێزان ئێمە پێنج هەستەوەرمانە بێ مناڵانە گەشەی پێ بکەین. ئەزان لە ڕێگەی یاریکردنەوە هەموو هەستەوەرەکان گەشاکە چەند شت ببینێ ئەوەندە زانیاری ئەڕوا بۆ ئێرەی مێشەکەم بەرپرسە لە بینین. چەند شت یاری قسە و گۆرانی تیا بێ و ڕێنماییدا بێ و قسە لەگەڵ یەکتریاکەن، ئەوەندە زانیاری ڕوا بۆ ئێرە کە بەرپرسە لە گەشەی زمان. زۆر دابوونەریتی کوردەواری هەیە، زۆر یاسا و ڕێسا هەیە، هاوکاری یەکتری هەیە، دڵسۆزی هەیە، چوزانم تەعاون و چی، ئەمانە هەمووی ئەتوانین لە ڕێگەی یاریەوە فێریان کەن. ئەمە هەمووی بەرنامەیە بۆیاندانراوە بۆ هەڵچوونەکان لایەنی هەڵچوون. کاتێ مناڵ پڕە بێ ئەتوانێت لە ڕێگەی یاریکردنەوە فڕی باتە دەرەوە. ئێمە نەزەریەکمانەیە نەزەری فرۆید، ئەڵێ یاریکردن بریتیە لە بەتاڵکردنەوەی هەڵچوونەکانی ناو فڕیانە دەرەوەی. ئەو مناڵانی کە یاری ناکەن هەموو شتەکانیان کپەکەن لە ناوە و زۆر خراپە بێ بەسەر چاوەی گرەی دەرونی. بۆیە گرنگە تەمەنی یاری خۆی هەیە، نەک شەق لە یەکتری هەڵەن، نەک بۆ کەس بە یەکتری بکێشن، یاریش مواسەفاتی خۆی هەیە. کەواتە زۆر مناڵ هەیە تۆ توانین لە ڕێگەی یاریە و لە ترس و لە هەڵچوونەکانی سلبیەکان ڕزگاری کەی، لەلایەنی کۆمەڵایەتی و لانی ئەخلاقیەوە پشت بە خۆی بەستێ، ڕێزی کەسانی تر بگرێ، فێری فرتوفێڵ و ئەم بەزم و ڕەزمەیان بێ، هەموو ئەمانە. بەڵام ئەبێ ئەو یاریانە هەڵبژێرین کە بۆ جیهانی مناڵ گونجاوە. ئێستا هەندێک یاری پێیا بۆ بە ڕێزان زۆر بەمان لەوانەیە توش بوو بێتین بەدەستیەوە مناڵەکانمان ئەم یاری ئەلکترۆنیانە. ئەم یاری ئەلکترۆنیانە بە ڕێزان طبعاً
ئەو تەکنەلۆژیا هەموو جارە وتومانە ئەم مۆبایلە کێتە ناو ماڵەکانمانەوە بەڕێزان هەموو جارە من ئەیڵێم ئەمە هیچ گوناحێکی نییە ئەمە بێلایە ناوە سا بیکوژێنەرەوە یا بۆ خۆی دانێ بە عیشیشکات زەرر بە کەسمانە گەێنێ بەڵام من سەیری چی ئەەکەم لە ناو ئێرە ئەوەیە مهمەکە ئەو بەرنامە و پرۆگرامانەی لە ناو ئەم مۆبایلایە ئەوە مهمە ئەو تەلەڤیزۆنەی کە تۆ ئێستا سەیرەکەی ئەگە بەرنامە و پرۆگرامەکانی بۆ خزمەتی من و تۆ بێ قازانجی لەکەین لە مەکتەب مهمترە لە دایک و باوک مهمترە بەڵام ئەگە شەڕانی بێ و عیلاقەی بە انحرافات و شەڕە جنێ و سوکایەتی و ئیهانە و مەسەلەی جنس و چی ئەکید بەخراپ بە کەواتە ئەم یاری ئەلکترۆنیانە لەم تۆڕە کۆمەڵایەتیانە زۆری جۆری هەیە دەکرێت ئێمە خشتەی بۆ مناڵەکان خۆشمان لەگەڵیانە هەندێک یاریە دوکمان بەیەکەوەیکەین هەم قسەژەکەین لەگەڵ یەکتریە مناڵەکە هەم کاتی بۆ تەرخانەکەم هەم ئەتوانم ڕێنماییشی کەم بەڵام بە تەنیا دایەنەی لە بەرامبەر شاشەکە یا یاری پەبجیەکە ئەم یاری پەبجیە چێ بەڕێزان بڕۆ ناوەڕۆکەی سیرکەن یەکەمەر کوشتن و بڕینە ئەزانن ئەوەی زۆرترین خەڵک بکوژێ پاڵەوانە دەرەجە زۆرتر وەرەگە تۆمە یاریە کەسی براوە چێ ئەوەی زۆرترین خەڵک بکوژێ ئێوازان بەڕێزانێمە لە کوردستانە هەمومان لە کوشتن و بڕینا گەورە بووین چواردەورمان هەمووی شەڕ و کارەسات و نەهامەتیە ئێستا مناڵەکانیشمان ئێمە ئەمانەوێ شوێنەوار و ئاسەواری شەڕ و کوشتار لە دڵ و دەرونیان بسڕینەوە با ئەوەنگە قەلق نەبن با ئەوەنگە ڕەشبین نەبن ئێستاش یاریەکانن کوشتن و بڕین بێ اینجاها فێری شەڕە جنێوە بن من باو کێڵێ لەگەڵ ڕەفیقەکانی 1000 جنێوی سوک فێر بووە لە ڕێگەی یاریگە خۆی نێزانی بەس ڕەفیقەکەی پێڵە چاوت دەری سەگ بە دوور 1000 وشەی ناشرین هەڵێ سەیرەکەم ئێستا بە خوشک و براکەش هێڵێ دوای ئەوە ئینسان هەر خەڵک بکوژێ بەڕێزان پاش ماوەیەک هەر شتێ زۆر دووبارە بێتەوە بێ بەخوو ئاگاتان لێبێ ئێمە نەزەریەکێ نەزەری سلوکی ڕەفتاریەکان ئەڵێ هەر ڕەفتارە ویستە لە لای مناڵ دروستی کەی زۆر دووبارەی کەرەوە بەسەر تفکردە هەر با تفکاتکا و پێ بکەنە ئەب تفکردن دوای ناتوانانی پێی تەرەکەی بە هەمان شێوەش کاتێک کە ئەم مناڵە هەر خەڵکە کوژێ هەر خەڵکە کوژێ ئیتر کوشتن و بڕین بەلایەوە ئاساییە بێ والله من بەبیرم مێ لە حەفتاکانە لە شەستەکانە مناڵ بووین لە کۆتایی شەستەکانە بڕواو بێت لە گوندێکایە لە شارێکە لەم شارە لە گەڕێکێکە زەلامێک بمردایە خۆ ئاگای لێ بە دوومانگیش بەو شوێنە نەمانوێرا بڕۆین مردووی لێ بۆ ئێستا مۆبایلی مناڵەکانمان و شاشەی ئایپاتەکەیان هەمووی کوشتن و بڕین و سەربڕینە چۆن ئەم مناڵە مناڵێکی بەوەفا دەرەچێ چۆن ئەم مناڵە مناڵێکی گەشتبین دەرەچێ چۆن ئەم مناڵە مناڵێکی دەروون دروست دەرەچێ چ هەمووی کوشتن و بڕینە کەواتە ڕەشبینی لێرەوە سەر هەڵەیە قەناعەتێکی لا دروست دەبێت تەنیا ئەوانەی بکوژن سەرکەوتون لە ژیانە نەگەوانی تەسحیایەن نەگەوانی قوربانیەن نەگەوانی خێر و چاکاکەن کەواتە تا ئەتوانن داوا لە بەڕێستانەکەم کە ئامادەن لێرە داوا لەو بینەرە بەڕێزانە و بیسەرانەکەم مەیڵم مناڵەکانتان یاری پەبجی بکە زۆر دایک و باوکی ئەڵێ من ناتوانم بە قسەم ناکە ئەمە چ باوکیەکە مناڵەکەی بە قسەی نەکە ئەی چ باوکی کەواتە تۆ باوکی چی تەبەن ڕاستەکە بەڵام لە چیا بە قسەی ناکە لە 11 و 12 ساڵی و 9 ساڵی و 10 ساڵیە بەس ئەگەر لە 2 ساڵی و 3 ساڵیەوە بیگرتایە ڕێنمایی بکردایە ئەم مناڵە هەستی بکردایە باوکێکی دڵسۆزە دڵنیا بەو کێشانە دروست دابوو ئێستا ملکەتی داواکارەکان باوکێ بە خۆ من ناڵمشی بەسەرا فەرزکە بەڵام بۆی ڕوونکەرەوە دانیشە لەگەڵێ بەڵام زۆر جار دایک و باوک کەڵێ من هەموو جارە و دووبارە یەکەمەوە ئەڵێ پێڵێم ئەوە مەکە ئەوە مەکە هەر ئەیکا ئەڵێم ئەمە غەڵەتە تۆ یەک بەشی پێ ئەڵێ تۆڵێ یاری مەکە ئەوەی کاتەوە بەڵام ئەبێ بەشی دووەمیشی بە دوایە بێ بۆ یاریەکە نەکە بەڕێزان بۆ یاریەکە نەکە بۆی ڕوونەکە بەڵم ڕۆڵە ئەمە خراپەکانێتی تۆ هەندێ یاری هەیە نازانم هەندێ دایک و باوک باسیەکەن وە زۆر جاری ژەی خوێنین لەسەر چاوەکان هەیە یاری لەرزینە هەزەیە ئەم یاریە مناڵی کە ئاواکە ئەزان بەڕێزان توێژینەوە کراوە ئەڵێ ئەو مناڵانی ماوەیەکی زۆر ئەم یاری هەزاکەن پاش ماوەیەک تووشی لەرزینە بندەسیان ئەو نەخۆشی پارکینسۆن هەیە ئەوەی کە ئەچێتە تەمەنەوە ئە تووشی و حاڵەتا بێ ئەمی بۆ ڕوونەکە من ڕۆڵ تۆ حەزەکەی مناڵێکی 10 ساڵی 11 ساڵی تووشیەوە بی ئەو یاری واولێکە چ ئەمەندە وا ئەکەی عساب و دەمارەکانمی کاریگەریە بێ وەلانی علمیەوە بڕۆن لە پزیشکان پرسیار بکەن ڕۆڵە چاوەکان کەواتە بۆی ڕوونەکەمەوە خراپەکەی چییە اینجا بەدیلەکەشی پێڵم هەر ئەوە نیە بڵێم یاریەکەمەکە بۆی ڕوونەکەمەوە خراپیەکان ئەم یاریە چییە اینجا بەدیلەکەشی پێڵم حەزەکەی بە یاری بکەی وەرە ئەم یاریاکەین سەدان یاری کوردەواری و حتا لە ئەلەکترۆنی یاری هەیە شەترەنج ئەزانیم یاری شەترەنج عەقڵە گەشەپێیەکە توانە عەقلەکان بەکارێنی ئەنواع یاری تر هەیە لە ئەتوانی یاری پەزڵ هەیە کۆمەڵە یاری تر هەیە هەموو ئەم یاریانە دوو گۆڵی هەیە چی هەیە چیە کەواتە بەدیلێکی باشتری بۆ دانێم ئەم مناڵە نازانێ
هەمووی خەڵک لە پەبجیەکەم و پەبجیەکەم لەگەڵ 20 کەسە جاری وا ژن و مێرد بڕابێک کێشیان دروست بۆ ژناڵێ مێردەکەم خەریکیم یاری و منی هەمال کردووە بۆ چاو بەڕێزانم یاری ئەلکترۆنیانە ئاگاتان لێبێ حتا دەرکەوتووە بەڕێزان زۆربەی زۆری ئەو مناڵانەی کە سترێس ئەمە شتی عیلمیە کە ئێستا احتیادی تۆ لە حاڵەتێکی ڕیلاکس و ئیسترخایە تو جۆ لە یەکتری یەکرین ئێستا جەنابێت چاو ئەگەر کامێرەیەک لەم کامێرانە لەسەر چاو دای بنێن تقریبا 12 بۆ 15 جار تۆ چاوە تروکێنی لە یەک دقەیان لە 6 سانیە یەک خولەک ئەم چاو تروکانە خۆی ئۆتۆماتیکیان وەکو فڵچەی سیارە وایە بۆ ڕوتوبەت و پاکردنەوەی چاو و عەزەڵات و چی خوای گەورە بە بەلاش داینەنەوە بۆ لە دکتۆری چاو پرسیارکرد بەڵام کاتێک من یا تۆ یا مناڵەکانمان کە ئەکەوینە ژێر یاری ئەم یاریانە و سترێسمان لەسەرەوە دەیبی بین و نازام چی ئەزانن چاوتروکانمانە بێ بە چەند ئەبێ بۆ 4 بۆ 5 لە 12 بۆ 15 بێ بۆ 4 بۆ 5 یعنی لە 100 کەمەکات دەبڕێزان تۆ سیارەکە لێخوڕی بارانە بارێ پێویستە بەم سورعەتە فڵچەکە لە دقەیەکە 14 جار پاچی کاتەوە ئەگەر 5 جار پاچی کاتەوە بەرچاو ناگیرێ ئەمە بکو نمونە لەوانەیە نمونەیەکی ڕاستیش نەبێت بەڵام بڕۆ لە دکتۆری پزیشکان کەواتە ئەمە بۆ مناڵەکە ڕوونەکە بەڵام ڕۆڵە تۆ بوو ئەم یاریاکەی بە قوربان ئەمە وایە اینجا زۆربیان چاویان سوور هەڵەگەڕێ بەڕێزان اینجا کاتێکی زۆریان لێ ئەڕوا بڕواتان هەبێ زۆر جار ئەم مناڵە کاتێکی زۆر خەریکی یاریکردنە مەکتەبەکەی واز لێناو عمرە ئێمە هەموو جارێ پیان بڵێم ڕۆڵە عمرە خوای گەورە 1000 ساڵ عمرێ باتێ تۆ تەمەنێکی دیاریکراو هەیە ڕۆڵم تەمەنە بوو بەم شتەی چوپوچانە بۆیە بەڕێزان جەدوەلێکیان بۆ دابنێن جەدوەلێکیان بۆ دابنێن یاریکردن مێڵن لە 2 ساعت 3 ساعت زیاتر ئەزانی ساڵی 2018 ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئالوودەبوون یعنی مدمین زۆر یاریکردنی ئەلەکترۆنی و بەکارهێن تۆڕە کۆمەڵایەتەکان ئەزانی کردیان بەیەکێ لە نەخۆشیە دەروونیەکان وەکو شیزۆفرینیا نەخۆشی عەقڵی وەکو قەلق کەئابە خەمۆشیە کردیان بەوانە وەکو مدمین لەسەر مخەدرات ئەی باشە من بۆ مناڵەکەم بەهۆی یاریەوە مدمین بێ لەسەر ئەمە کاتێکی زۆری لێڕوا ئەم هەمووزە اینجا ئەمەنگە دائەنیشێ بەڕێزان فەقەراتی ملی ڕاوەسێ با چەند ساڵێک تر ببینە سەرڕا چاوکزیانە بە عینەکیان بۆ بکەیت شەتاقێکی زۆر سەرفەکە بۆ ئەوانەی زۆرە خوێندنەوە لە خوێن چاویان زەعیف بە عینەکەن بۆ ئەوانی کە زۆر ناخوێنەوە چاویان زۆر بەکار نایەن عینەک بەکار نایەن تۆ چەند شتێ زۆر بەکاری بێنی ڕاستە لاکە بە قوتلایەکیش زەعیفە بێ اینجا فقراتی ملا اینجا پشتیان اینجا ئەزانی هەر دانیشە یاریەکە و چپسێک شیاوەتێ لە تەنیشتە و شتێکە خوا هەمووی قەڵەو بوون حرەکە ناکەن ناجوڵن یەکێ ئێستا لە نەخۆشیەکان کە ئەمریکا و زۆر وڵات بەدەستیەوە ناڵێن قەڵەوی مناڵەکانیانە ئێ باشە من کە بەم شێوەی لەگەڵ مناڵەکەمە دانیشم ڕۆڵەم هەموو زیانەی هەیە ئەمە کەی یاریکردنە والله ئەگەر مناڵ ئاوە بە قسەی من نەکات تەواو یعنی مانەیە مناڵی من نییە کەواتە لە دەستم دەرچوو من نەتوان مناڵێکی 10 ساڵانە کۆنتڕۆڵی بکەم ڕێکی بخەم ئەی باشە بوو بە 15 و 16 گەورە ئەبێ جسمی وەکو منی لێبێ بە مڕاهق ئەو کاتە پەلاماریش مایەتەوە ئەو کاتە چیەکەی اینجا هەموو دنیای تۆ بێ بە چیەکە مناڵەکە و فەوتە جەبەڕێزان بۆیە ئەم شتانە باسەکەین یاریکردن قازانجی خۆی هەیە بەڵام لەم لاشەوە زیانی خۆی هەیە زۆر لە زاناکان نەزەریات لەسەر یاریکردن هاتوون تیۆری لەسەردانراوە یەکێ لە نەزەریاتەکان لە یاریکردن ئامادەکردنی ئینسانە بۆ ژیان تەنانەت ئاژەڵی ئەڵێ ئەو بێچۆپشیلەی کە تۆ تۆپەڵەیە دەزوولەی ئەیەکێ یاری پێ ئەکات ئەڵێ ئەوە ڕاهێنانە بۆ ئەوەی لە داهاتوە ڕاوی مشک کات کە مناڵێگە بینی بووکێکە داوەتیە یاری باجێنێ قسەی لەگەڵەکە ئەڵێ ئەم کچە ڕاهێنانێتی بۆی دەوری دایک بینە سبەی مناڵ بەکەوکە مناڵێکا کە بە دەمانچەیەک و تفەنکە و یاریەکە و تاقتاق و دوای ئەواناکە ئەڵێ ئامادەکردنێتی بۆی بێ بە جەنگاوەریە ئەمە پێڵێت تیۆری ئامادەکردن فرۆیدمان هەیە ئەڵێ نە ئەمە بریتە لە بەتاڵکردنەوەی هەڵچوونەکان ئەڵێ لێی گەڕێ مناڵ لە ڕێگەی یاریە هەڵچوونەکان ئەڵێ زۆر جارێمە تەشخیصی مناڵەکەین لە ڕێگەی یاریکردنەوە توانین شارەزابین ئەم مناڵە گرێ و گۆڵە دەرونیەکانی چیە بۆ نمونە بۆی بزانین لە ناو خێزانە چۆنە یەن کۆمەڵی یاریە ئێستا هەموو یاری پلاستیکیە جەنابتان نەزان دروست کراوە باوکێکە باوکەوە دیارە شکلەکەی ئەمە دایکێکە ئەمە خوشکورایە ئەمە ئیتر بووکەڵە بێ یا احتیادی پلاستیکی بێت چی بێ لە ژوورەکە داین توی بە مناڵەکە لە دووری شەوە تۆ متابعەیەک یا بە کامێرەیە تەسویرەکەی سیر کە بزانە چۆن مامەڵە لەگەڵ باوکیاکە ئەڵێ ئەگەر ڕقی لە باوکی بێ خاتە ژێر پێ و پانیەکاتەوە نازانێت لە ڕێگەی ئەوە هەستەکەینە مناڵ لەگەڵ باوکیە کێشەی هەیە
گرەی دەرونی هەیە بەرامبەرم باوکە یا لەوان ڕقی لە دایکی بێ ڕسمەکەی دایکی یا شێوەکەی دایکی پانەکاتەوە یا بوشێک بێ لەسەر شێوەی دایک پرچی دەستکە ناکە و تێی هەڵەیە وای لێکا و فڕێە و چییە بەڵام ئەگەر مناڵێک بێ گرێ و گۆڵی دەرونی نەبێ زۆر بە تەبیعی بە شێوەیەکی زۆر ئاسایی یاری لەگەڵاکە تەنان لە ڕسمیشە ئەو مناڵانی کێشیانێ قەڵەمەکە ئاواگرن بە تونگی نوکەکەش یشکێنن پەڕەکە درێنن یا ڕسمی باوکی بە بچووکی و بە ناشرینی و بە چی دروستەکە یا باوکی لە ڕێگەی هونەریشەوە کۆمەڵی توێرمان هەیە بەڕە هەندێک ترڵێن نا یاریکردن بریتیە لە کورتکردنەوەی مێژووی مرۆڤایەتی یعنی لە کاتێک کە مناڵ ڕاوەکە و چاوشارکی وەکتی ڕاوێنن ئەو سەردەمە ئەهێنێتەوە یادی خۆی کە خەڵک ڕاوکەر بۆ لە سەردەمی ڕاوشکارە بووە کە خەریکی عەرز و ئیش هەڵکەنگن و نازانم چی و گڵەوەی یەنە ئەڵێ سەردەمی کشت و کاڵە و هەتا دوای ئەم لێکدانانەوانی بۆکەن هەندێک ترماڵی فێری ڕۆڵی کۆمەڵایەتیە بێ فێری ڕۆڵی باوکە بێ فێری ڕۆڵ ینی زۆر یاری ئێستا لە باخچەی ساوای نەتوانی مناڵ فێرکەی پۆلیسی هاتوچۆ ئیشی چێ لە ڕێگەی یاریکردنەوە ئەزانی پۆلیسی هاتوچۆ ئەمە ئیشەکەیەتی دەوری پۆلیسە بینێ ئەو یاریەکە ڕەنگەکانە هەم قانون یاسای مرور و هاتوچۆ شێتوانی فێرکەین ئەی دەوری پۆلیس چییە نەک مناڵەکانمان بە پۆلیس بترسێنین زۆر جار هەیە مناڵمان تۆقان و چای بە پۆلیسەکەوێ گیریا لە کاتێکا پۆلیس یاسامان بۆ پارێزێ هێمنی لە ناو شارا پارێزێ اینجا بەڕێزان ئێمە ئەتوانین بەلایەنە پۆزەتیفەکەشە و بەلایەنە سلبیەکەشە طبعا وتمانە و یاریە ئەلکترۆنیان بەڕێزان وەکو چەکێکی دوودەم وایە ینی لایەنی باش و خراپی هەیە ئەوە ئێمەی دایک و باوکین ئەتوانین لایەنە باشەکەی ئیسفادە لێ بکە لایەنە خراپەکەی بڕاتانەوەی بەڕێزان هەموو جارێ باسیەکەم ئەم تەکنەلۆجیایە سۆشیال میدیا هاتوۆتە ناو ماڵمانەوە ئەگەر باش بەکاری بێنین بڕواتان هەبێ خێر و بەرەکەتێکی زۆر باشە وڵی زۆر مناڵمان هەیە لەوانەی لە مەکتەبەکە مختبەر نەبێ باسی بایۆلۆجیای خوێنوە واللهی بەس چۆ لەسەر هەر شتێک بەس ناوی بایۆلۆجیا بنووسە یا تەجروبەیەک لەسەر بۆقە لەسەر چییە بزانە هەموو ناو لەشە پیشانەیە بزانە هەموو ئەندامەکانی لەژەچێتە ناو مێش لەزە باشە لەمە جوانتر هەیە خوا تۆ نیتە کارەبامانیە و مختبەریشمانە لە ناو هاتۆتە ناو ماڵەکەتەوە بەکاری بێنی ئەزان ئێستا جۆرێک لە فێرکردن هەیە فێرکردن لە دوورەوە تعلیم عن بعد یا تعلم عن بعد فێربوون لە دوورەوە لە ڕێگەی تەکنۆلۆجیا و زۆر جار ئەتوانین ئیسفادێکی باشی لێ بکەین بەڵام بەداخەوە ئێمە وەکو پێویست اینجا زۆر یاری هەیە بەڕێزان کوشتن و بڕینی تیا مناڵەکانمان شەڕانی توندوتی ئێستا ئازان زۆربەی مناڵی کورد شەڕانی توندوتی ژەبڕۆن بۆ مەکتەبەکان بەڵای ڕۆژە ڤیدیۆیەکیان بۆ ناردم نازام ئێوە جەنابتان لەوان زۆربەتان بینی بێتان تەلەبەیەکە لەگەڵ مامۆستاکەیە گاڵتە بە مامۆستاکەیەکە جنێی پیاسوکایەتی پێەکە پێڵێ مامۆستا نازانم خۆشەویستەکەم وازی لێنا مەمە نازانم چییە ئایا کشەکانی نازانم ئێرانیەکان و یا فارسەکان یا تورکەکان جوانتر گاڵتە بە مامۆستایەکە ئەمە تەکنۆلۆجیاکەی بەمە لە جیاتی لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و کۆمەڵی قیەمی ئەخلاقی جوانی شتە هەزار جنێوی سوک بە مامۆستاکەیان هێن هەزار وشەی ناشرینەوە هەر ناتوانانی بیشیڵی ئەڵێ مامۆستا وای لێ بکە وای لێ بکە وای لێ بکە هەمووی پێیەکەن و گاڵتە ئەمەش یەکێکە ئەمە باشیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە سلبیەکەیەتی بەڕێزان ئێمە نەمانتوانیوە باشیەکانی جا ئەو یاری ئەلکترۆنیانش عینەن ئەمە وایە دوو لایەنی هەیە لایەنی باشی و لایەنی خراپی هەیە تەمەن نێمەتوانی استفادە لە لایەنە باشەکەی بکەین ئێمە چی بکەین بەڕێزان کۆمەڵێ پێشنیاز بۆەوە زۆر گرنگە بەڕێزان ئێمە خۆمان یاری لەگەڵ مناڵەکانمان بکەین کاتێک بۆ مناڵەکانمان دیاریکەین بەداخەوە زۆر دایک و باوکەیە تخوا با ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم چەند لە ئێوە ڕۆژانە نیو سەعات بۆ مناڵەکەی دیاریەکە و دانیشێ لەگەڵ یا و قسەی لەگەڵا بکات و بۆ نمونە یاری لەگەڵا بکات توخوا چەند کەس لێەوە دەست بەرزکاتەوە 1 2 3 4 5 ئەمە شەشیش یعنی هێشتا لە 140 نییە لەوانش ئەو شەش تۆزە مجاملەی ئەمیان کردبێ یەکوانێکیان لەبەر خات بەڕێزان خۆ نەکتۆ منیش هەموو ماوامە لێ هاتووە لەبەر ئەوەی ژیان زەحمەت بووە هەمووی ڕاکەی بە نوای لوقمەنانە و دەوام دوای دەوامە ڕۆین بۆ ئەوە و هەزار کێشەمان بۆ دروست بووە زۆر دایک و باوکێ بڕوەتان هەبێ کاتی نییە بۆ مناڵەکەی مەفروزە ئێمە کاتی بۆ مناڵەکانمان دیاریکەین و یاریان لەگەڵا بکەین کە من لەگەڵ مناڵەکەمە یاریم کرد وەڵڵاهی ناچێت بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکە بەڵام کە کەس یاری لەگەڵان نەکا فەراغی هەبێ ئەویشە چێ خۆی بەوەکات ئەی بۆ زۆر ژن هەیە تووشی کێشە بووە لەبەرەوەی مێردەکەی هەمالی کردەوە فەراغی هەیە بۆ زۆر پیاو هەیە تووشی کێشە بووە لەبەرەوەی هاوسەرەکەی هەمالی کردەوە ئەی لە کوردەواری بۆڵێن شەڕ لە بەتاڵی باشتە چکە کە بەتاڵ بووی بێ ئیش بووی خەیاڵات و فکری خراپەکەی
زۆربەی زۆریوانەی تووشی کێشابن ئیشیان نییە و کاتی فەراغیان زۆرە. بەڕێزان کەواتە یاریکردنی ئێمە باسمان کرد ئەم هەمووی سفادەی هەیە بۆ جەستە بۆ لایەنی کۆمەڵایەتی بۆ لایەنی عەقڵی ئێمە کۆمەڵێک بەڕێزان یاری هەیە پێڵێن یاری عەقڵی ئەتوانین لەگەڵ مناڵەکانمان بیکەن هەر لە گۆڤارەکان لە ئینتەرنێت دەریێنە ئەزانی بەس کە مقارنە لە بینی دوو شتاکە دوو ڕەسمی بۆ بێنە بڵێ وەرە ئارەی بەراورد لە بینی ئەم دوو ڕەسمەیە بکە چی جیاوازی هەیە هەر ڕسمێکی ئەتیادی کۆپیکە و خۆ یا ئێستا لە زۆربەی ئینتەرنێت تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە لە زۆر کتێب و سەرچاو و گۆڤار و ڕۆژنامە هەیە مەسەن هیچیان گوێیەکی بۆ دانیشیان دوو گوێ هەیە ئەڵێەوە یەک گوێ هەیە ئەوە گوارەیەکی لە گویا گوارجا ئەمە مقارنەی ئەمە قودرەیەکی عەقڵی بەڕێزان گەشەیەکە اینجا شتەکەی پێڵێت و یاریەکان ومە خەتەواتێم یاریانە چی بوو باوکە ئەمە زاکیرەیە یادگەیە ئەمە توانایەکی عەقڵێ بۆ مەکتەبی سادەی لێکات اینجا جیاوازی لە بینی دوانایە چییە؟ اختلافاتە تەمیزە جیاکاریە کەواتە کۆمەڵێت توانە هەیە بۆیە ئەگەر بتوانین ئێمە یاری لەگەڵ مناڵەکانمان بکەین تۆزێ ئەو بۆشایە و فەراغە پڕەکەینەوە کە مناڵەکانمان ناچارە بچێ یاری پەبجی و یاری ئەلەکترۆنی بکە یەکتر بەڕێزان ئەو دایک و باوکانی و کێشانەیە هەیە بۆ ئەوان لەوانەیە دایک و باو ئینشەڵڵا کۆنتڕۆڵی کردو کێشەی نییە هەوڵ باد لە بازاڕ بەرنامە هەیە ئەوانەی شارەزای ئایتین نایەڵێ بچێتە سەر ئەوانەی کە بۆن پەبجی و کوشتن و بڕین و انحرافاتی جنسیە ئەمە زۆر زۆری سادەی لێکە با مناڵەکە حۆڕ نەبێ بەڕێزان تۆ خەتێکی ئینتەرنێتی فرید داوەتیە و دەرگاکەی لە ژوورەکەی خۆی داخستووە ئەمە بەڕێزان ئێستا ئەزان تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمپانیا تیجارەکان چی لێ هاتووە تۆ بە دوای قورئان ئاگەڕێی بۆ نمونە بە دوای شتێکی ئەدەبی ئاگەڕێی بە دوای شتێکی وەرزش ئاگەڕێی هونەری ئاگەڕێی لەو بینەیە ئیعلانێک شتێک گێت ئیتر خۆ کۆمپانیانە سەرمایەدارین بەڕێزان خۆ بە دوای قیەم ئەخلاقی و پەروەردەی من و تۆ نییە مناڵەکانمان باشە لە پڕ شتێکیە ئەگەر مناڵەکەشمان جوان پەروەردە کرد بێ چاوی داخەو یان لایە بە بەس جاری وایە جاری دووەم سێم لە پڕ سەیرێکی کرد ئەزانی کۆمپانیەکەەوە بەرمەجەی کردو بەڕێزان بەسەر ئەوە دوو چرکە سەیریکە سەتی ترێ بۆ نێرە اینجا وەرەگەر تۆ لە بەرچاوی خۆتان نەبێ لە نزیک خۆتەوە نەبێ و سانسۆرە نەخسبێتە سەر ئەوە مناڵەکانمانە فەوتێت زۆر بەڕێزان من کەیسی حاڵەتی وامان لێ هاتۆتە لە مناڵێکی یەکی ابتیدایە دوو ابتیدایە تووشی شتی وا بووە وەڵڵاهی بۆتان باس بکەم ئەڵێ پرچی ڕەش سپێ بێ دەبان نەکەوین ئەو حاڵەتانە بەڕێزان ئەبێ ئاگامان لێی بێت ئەو حاڵەتانە کەواتە بۆی ئەبێ بزانن ئێوە مناڵەکانتان سەیری چییە کات چی یاریەگە کات چونکە ئەو یاریانە بەڕێزان زۆر یاری هەیە بێتە مای ئەوەی لە دوایە تووشی انحرافی کات خاستان ئەوەی پەبجیەکە کوشتن و بڕینی زۆر تایە زۆر یاریتری شێ فێری قوماریەکە فێری دزیەکە فێری تاوانیەکە ئەگەر بکرێت لەگەڵ خوشک و براکانیە تۆش کاتن نییە خوشک و براکانی بڵێ تۆ زیاری لەگەڵ بکە باوکەوە لەگەڵ براکە تاواکە لەگەڵ خوشکە تاواکە وەرە یاریە بکەن زۆر یاری کوردەواری خۆمانێ با فێریان کەن و یاری کوردەواریانە چاو شارکێ وڵا ئێمە لە کاتی کۆڕۆناکەیە زۆر یاریوانەمە نەکرد من کوڕزایەک مێر دوزێ گۆر با بەکەریم یاری بکەین فەقیرە تحملیشم ناکرد جاری وایە پشت عەلیارکاوی ناتوان ئیتر بێزارە بووە گریای گوێی چی بکەم ڕۆزە نەبوو حەزانە نەبوو چی نەبوو اینجا زۆر بێمان مناڵەکانمان خۆی داوا ئەکەڵێ با یاری بکەین تااقتمانی دەواز بێنە بڕەوە یا خەریکی فەیسبووکەکەمان یا خەریکی شتێکی لاوەکەین ئێ مناڵەکانمان مویمترە بەخوا لەو شتانە ئەوە ضرورە بەڵام ئەگەر من کاتێکم بۆ تەرخان کرد سانسۆرم خستە سەر جۆری یاریەکانی کە سەیرێکە و خوشکەکەشی کاتێکی بۆ تەرخان کرد دایکیشی تۆزە کاتێکی بۆ تەرخان کرد وردە ئەو بۆشایی هەیەی ئەو کاتەی هەیەی بەشتی بەسوودەوە ئێمە توانی استفادەی لێ بکەین پێویستە خشتەیەکی بۆ دابنێ بەڕێزان چۆن وتم WHO ئەگەر بێت و لە 4 سەعات زیاتر مناڵ مەشغوڵی تۆڕە کۆمەڵایەتەکان بیتر باش شتێکەوە لە زمنی یاریکردن ئەڵێ ئەچێتە ئالوودەبوونەوە زۆر مەترسیدارە بەڕێزانەوە ئێستا دەرناکەوێت چەند ساڵێک تر دەرەکەوێت لەبەرەوە تکات دوایەوە هەموو ئەو شاشە ئەلەکترۆنیانی کە لە بەردەمی مناڵە هەر لە تەلەڤیزۆنەکەەوە بیگرە هەر لە ئایپاتەکەی بگرە هەر لە مۆبایلەکەەوە بیگرە هەر لە لاپتۆپ و کۆمپیوتەرەکە بگرە بەڕێزانەوە هەمووی ئەشعەی کەهرۆمەغناطیسیە زۆر خەتەرە جاری وایە لە ژووری خەوتنە دایان ناو بەڕێزان زۆر مەترسیدارە نابێت لە ژووری خەوتنی مناڵە هیچ ئەلکترۆنی بێ بیکوژێنیتەوە لە ژوورەکە خۆشە بیکوژێنەرەوە تەلەفۆنێکی تر داد بنێ لە دوورەوە بۆ حاڵەتێکی تەواریە دایک و باوک لە تەمەنان شتێکیان پێویست بێ ئەوە بێ احتیاتی خۆمان وەرگرین یاریە کوردەواریەکان بەڕێزان نەتوانین نەمانە هەم شتی پەروەردەی زۆر جوانیتیە هەم زیندووشی کەین ئێمە کوردین من چیم ماوە لە پەبجی هەتا چاوشارکێ و هەلوکێن و نازانم ئەنواع یاری سەیرەوە خەریکە خۆشمان بیرمانە چێتە گەورەکان نابێ مناڵەکەمان بە کەلتوری خۆمان دەوەرە باوی یاریە کوردیانیان فێرکەین بڕوا و بێ لە 195 یاریە کوردیەکان بە خزمەتی مناڵمان تەواو بێ وەرن بڕۆ چەندەها کتێب هەیە باسی یاریە کوردەوارەکانەکە
وەرە با مناڵەکانمان یاریان لەگەڵا بکەین، با فێریان بکەین، با لە حەدیقەکە یاری بکەن، با لە هۆڵەکە یاری بکەن، لەوە بکەن. ئەو کاتە و کە هەم لایەنی گەشەژەکات هەموو ئەوانی کە باسمان کرد، هەم لەم یاری ئەلکترۆنیانە دوورەکەوێتەوە لە زیانەکانی. ئەو یاری پەبجی باسمان کرد کە چەند ئینسان گۆشەگیر، جا یەکێک لە خەتەرترین شتەکانی بەڕێزان ئەم یاریان ئەلکترۆنیانە مناڵ گۆشەگیر و دوورە پەرێزەکە. ئەزانن کە زۆر هەر خەریک بوو بۆەوە قسە لەگەڵ خوشک و براکانی ناکە، قسە لەگەڵ دایک و باوکی ناکە. زۆر جار هەندێ مناڵ کۆمەڵێ نیشانەی ئۆتیزم، خۆی ئۆتیزم یعنی تەنیایی، کەلیمەیەکی یۆنانی کۆنا، یعنی تەنیایی تەوەحوت. ئەزانین زۆر نیشانەی ئۆتیزم لە لای ئەو مناڵانە دەرەکەوێت کە مدمین بوون لەسەر یاری ئەلکترۆنیەکان. زۆر جار بەغەڵەتی تەشخیص دەکەن ئۆتیزمێتی، کۆمەڵێ ڕێنمایی ڕێکاری خراپ بەرامبەر یەکەن. لە کاتێکە عیلاقەی بەوە نییە، عیلاقەی بەوەیە کە لە چواردەورەکەی دابڕاوە. جا مناڵانی بەڕێزان کە گۆشەگیر و دوورە پەرێزە بن، کاچنە ناو کۆمەڵەوە شتێکێڵ پێڵن فۆبیای کۆمەڵایەتی، سۆشیال فۆبیا، تۆقینی کۆمەڵایەتی، لە خەڵکە ترسن. ناچێتە ڕەوزە، ناچێتە ناو مناڵەکان، گۆشەگیر دەبێ، دوورە پەرێزە بێ، حەز بە ناو خەڵک ناکە، هەڵیە خەڵەتێنن، فێڵی لێەکەن، فێری فرت و فێڵی خەڵکەکەن چێ لە ناو واقع نەژیاوە. وردە لە واقع دووریە خاتەوە، دە دەقە یاری بکە لە واقع چیتە عالەمێکی خەیاڵی و افتیرازی و گریمانی، هەر لە واقعانیە. من مناڵ هەبووە لە ڕەوزە جلی سپایدەرمانی لەبەر کردووە، لە قادرمەوە خۆی هەڵاوە ئەگەر نەیان گرتایەوە لە 100 لاوە دەم و دان و قاچێشکە. کاڵین ڕۆڵە کوڕم بۆ ئەو کردوڵە سپایدەرمانم. ئەم مناڵە بچووکە 5 ساڵە نازانێ سپایدەرمان کەەوە کردویانە درۆیە و هەمووی فردوفێڵی ئەلکترۆنی و تەکنەلۆژیایە زەلام ناتوانێت بفڕێ. عەباسی کوڕی فڕناس خۆتان نەزان هەوڵی یاوچی لێ بەسەر هات. جا بە مناسەبە ئێمە مامۆستایەکی برادەرمان هەبوو لەوانە بوو کە یعنی لە کوردایەتیە بێتامی کردبوو ببورنەوەی کاڵە چێتە مبالەغەوە هەرچیە کردەوە گوۆمە ئەسڵی کورد بووە. هەیگو عەباسی کوڕی فڕناس کورد بووە، ئەها دەروون ناس و کۆمەڵاس فڕناس یعنی فڕین فڕناس. شکسپیر چۆن عەرەبە لە شێخ زوبێر بووە. وەڵای شتێکی وتە تا ئێستاش من هەر لە گوێ مازوێتەوە. وەختی خۆی ڕئیس وزەرایان بوو چی بوو مەناحن بێگن. جەنابتان زانوو ئیسرائیل چی پێوتین؟ قورئان یەخوار ئەیگووە من محەی حەمە بێگونە خەڵکی سلێمانیە بەس بۆ بە مەناحن بێگن لەوێ کورە بۆ خاتی خوا ئاویش عینەن شت سپایدەرمانەکە ئەفڕم کورە با بە فڕینی چی بۆ خاتی خوا کەواتە لە عالەمی واقعی بردی بۆ عالەمی خەیاڵی بەڕێزان زۆر کێشەی وامان هەیە زۆر مناڵ هەیە پەلامارەیە چەقۆی بەکارهێناوە. ئێوە ئەزانن لەو یاریە لە هەندێک کەناڵ ئەمەی شەڕەتیر پیشانەیدا ئێوە ئەزانن لەوێ زۆر مناڵ کوێر بوو چۆ بۆ خەسخانەی ئەوەی چاوەکە ببورن. من چوم وتی کاک تۆ تۆزە قسە لەسەرەوە کە وەڵڵی مناڵ ئەوە شەڕەتیرەکە دەیان مناڵیان هێنا چای مەعەق بۆ کوێر بەم تیرەکە. من خۆم لە ماڵی برادەرێکم بوو لەو کاتەیە بڕابێک کە مناڵەکەی دەرگای بە تۆم کردوتیمکە من بستێ بەرز بوومەوە ڕاپەڕیتم بە منەوەیەکە وتم چی بە وتی شیرەکەم بۆ هین تیرەکەم بۆ تیشکەرەوە دارێکی بێت تومە زەمەی شەڕ لە دەرەوە پێوە گرۆ کول بووە. ئەیوتم ئەمە چییە؟ تی وەڵڵای فێری ئەمە بۆ تێک چوین ئەمە لاسای تەلەڤیزۆنەکەنەوەنە. کەواتە بەڕێزان ئێمە ئەبێن بە ئەمە خۆ یاریە ڕاستە شەرەتی بەڵام ئەم یاریە چاو یاندێک یاری هەیە بێ ئاگامان لێ بێ بەڕێزان بۆ مناڵەکانی مەکڕنەوەی شت تێگرێ و لە چاویەکە زۆر مناڵ کوێر بووە. ئەم تۆنتری قەو نازام دەمەر قاچان وەمانە مە پێویستە منعیش کرێ زۆر مناڵ بەمە معەوەق بوو کێشەی بۆ دروست بوو. ئەم یاریە ئەمە خۆ یاریە بۆیە کۆمەڵی مواسەفات هەیە بێ لە یاریە هەبێ. یەک ئێمەی دایک و باوک کە یاری بۆ مناڵەکانمان نەکڕین یەکەم شت بەڕێزان توانای شتنی هەبێ بتوانی بیشۆی چکە پیسە بێ زوو خاتت دەمیەوە بەکارێنێ بۆیە ئەبێ ئەو یاریانەی بۆ بکڕن کە توان بەنجال هەیە بشۆرێ. ئەمەیەک دوو تیژ نەبێت عەزیەتی بە سێ بچووک نەبێ بتوانێ قوتی بە چوار تا مناڵەکە بچووک بێ یاریەکانی ئەوەنە گەورە بێ تا گەورە بوو یاریەکانی بچوو یاری ئەلکترۆنی بۆ مناڵ ناکڕێت مناڵی بچووک ناتوانێت بەکاری بێنیشکێنێ بەڵام یاری گەورەی بۆ ئەکڕێ بۆ مناڵی بچووک بەس تا گەورە بێتوان یاریەکانی بۆ بچووکێتەوە. ئەمە کۆمەڵی مواسەفات وشی تر هەیە بەڵام ئێمە بەشی یەکەمی بەرنامەکە تەواو بوو ناوبڕێک وەرەگرین دوایی نەوە خزمەتتان لەگەڵ ئێوەی ئازیزا دەسەکەین بە گفتوگۆ و مناقەشە و دەمەتەقێ و کۆمەڵی پرسیار لە یەکتریەکەین و بۆی زیاتر بابەتەکە دەوڵەمەندکەین ئەو بینێرە بەڕێزانە و خۆشمان سوود وەرگرین و کۆمەڵێشت تا بتوانین دایک و باوکەکان وشیارکەینەوە لەوە زیاتر مناڵەکانمان نەبن بە قوربانی بەردەستی ئەم تۆڕە کۆمەڵایەتی و یاری ئەلکترۆنیانە کە بەداخەوە لە جیاتی بە قازانجیان تەواو بێ بە زیانیان تەواو بووە. پاشکەمێکی تر دێنەوە خزمەتتان.
بەڕێزان دووبارە سڵاو. بەشی دووەمی بەرنمەکە ئێستا لەگەڵم خۆشەویستانام خوشک و برایانە کە زۆربیان مامۆستای بەڕێزن هیوادارین ئینشاءڵڵا چۆن لە ناو پۆلە ڕێنمایی خوێندکارەکان و قوتابیەکانیان فێریانەکەن لێرەشا ڕێنمایی دایک و باوک بکەن و بە پرسیارەکانیان بابەتەکە دەوڵەمەند بکەن و لەگەڵ ئێوەی بەڕێز مامۆستاجیان نەکەوینە گفتوگۆ و مناقەشە و ئەوەی کە بڵین زیاتر بتوانین بابەتەکە دەوڵەمەند بکەین با لە مامۆستا محەممەدەوە مامۆستا محەممەدجان فەرموو. بسم الله بەنای خی گەورە دەستخۆشی بەرنمەکەت لە یەکەم دەستخۆشی لە ستافە بە ڕێزاکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم دکتۆر گیان پرسیارێکم و لە خزمەتتا تا چەند وانەی وەرزش لە قوتابخانەکانە پێویستە؟ زۆر سوپا وەڵام مامۆستا محەممەدجان لە هەموو دنیاە وەرزش لەسەر بنەمایەکی زانستی دانراوە. وەرزش یعنی چی؟ یعنی هەموو جۆرە یاریەکان وەنیە؟ ئێمە جسمی ئینسان پێویستی بەڕاهێنان هەیە. تۆ ئەو مناڵە و هەتا فێری دارەدارە ئەبێ هەتا فێری پێگرتنە بێ بەبێ و ئێمە وەرزشی بەگە خۆی وەرزشەکە ئەوەندە هەڵەسێ ئەوکەوێ ئەوەندە هەڵەسێ ئەوکەوێ ئەوەنە هەڵەسێ ئەم حرەکاتان دووباراکات ئەوە خۆی فێرمانەکە کە جوڵە و حرەکە و فێری ڕۆیشتن بی ئەبێ بە چەند تەمرینێک و ڕاهێنانێکا بڕۆی ئەوە طبیعەت خۆیمە فێری ناکەیت. کەواتە ئەم مناڵی تۆ مامۆستاجیان کە دەرسی پێڵێ یا مناڵەکە و لە ماڵەوە پێویستە دەست و قاچی بە قووت بێ ماسوولکانە بەچی بە قوتە بێ هەندێک کە زەوانەی وەرزشەکەن بینیتانە ئەمەی چۆن لێراها ئەمە ماسوولکەکانی ئەو بە یاری بەبەوە بە کەواتە جەستەی ئێمە ئەم پەنجانە نەوەڵام مناڵێت تەدریبی پێمەکە ڕاهێنانی پێمەکە لە مناڵی لە 3 ساڵی 4 ساڵەوە تا ڕۆژی قیامەت فێر نابێ قەڵم بگرێ. کەواتە ئێمە جەستەمان پێویستی بە کۆمەڵێک چالاکی و یاری هەیە. من لە بەش یەکەمی شەباسم کرد بۆ هەڵچوونیەکان چی کەواتە بابەتی وەرزش بە بۆچوونی من بابەتی هوەریش ڕسمکردن هیچی کەمتر نییە لە فیزیا و کیمیا. ئەگەر فیزیا و کیمیا علمێکن و لە بوارێکا گرنگە وەرزشیش لە بواری خۆیان. مامۆستاجیان ئێمە مناڵەکانمان پڕن. من مناڵ هاتۆتە لامان لە ڕەوزە دەریان کردو لە بەروی لە مناڵی تریاوە. هاتووم هینێکی جیازێک تورەکەی شەمەی ملاکەمەی پیاڵەی بۆکسێن ئەوەی کە لە وەرزشا هەیە بۆم داناوە بەدادەکانم بوو تۆ یەڵا با پیا بکێشێ ئەمەندە پیا کێشاوە وەکۆڵە عارەقی شین و مۆری دەرکردووە و لەپڕ ئاوا لە هیلاجیا کەوتووە. ئیتەواو ئیتر ئەو تاقە وزەی لە ناوە هەیەی چالاکن مناڵ هەمووی چالاکن لە جیاتی ئەوەی لە مناڵێکی با چکە ئەگەر تۆ ئەو وەرزشە و پێ نەکردا مامۆستاجیان ئەو یاریە و نەیە لە مناڵێکی لە براکەیە لە خوشەیە لە دراوسەکەیە. کەواتە بەتاڵکردنەوەی یەکەم هەڵچوونەکانە بەتاڵکردنەوەی ئەو چالاکی و تاقە زۆرەی هەیەی لە هەمان کە دەڕاهێنانی ئەندامەکانی جەستەیەتی بڕۆ هەتا ئاخیر. ئێستا لەبەرەوەی بەداخەوە لە زۆر قوتابخانە و خوێندنگاکان لەبەرەوەی کات کەمە بابەتەکانی تر گوایە تەواو نابێ زۆر جار مامۆستاکان باسەکەن دەرسی وەرزش و هونەرێن بە بابەتەکانی تر لە کاتێکە ئەمە ڕاز نییە. بۆیە ئەو مناڵە کە تۆ پێ نەبوو شەقیتی هەڵا شەق لە مناڵەکانی هاوڕێ هەڵەیە بڕابێ جاری وایە یەنە دەرەوە تاقییان هەیە لە بەردەمیانە بە لەگەڵ خۆیانەوە بن بەزەگەرەوە مامۆسای وەرزش ئەو تاقی پێ دەرهێنانە بە ئیسراحەت لە دەرگاکە هاتنە فرسەکە لە ڕێستەکە هاتنە دەرەوە ئەو عنیف نابوون تود نابوون لەبەرەوە یەکێکە لە بابەتە گرنگەکان وەرزش نابێ بکرێ هیچ بابەتێکی تر. سواز مامۆسای شوخان فەرموو. بە ناوی خۆی گەورە دەست خۆش بێ کاک دکتۆریان بۆم بەرنامە جوانت بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەین. من وەکو خۆم دوو پرسیارم هەبوو تا چ ڕادەیەک یاری ئەلکترۆنیەکان کاریگەری ئەبێ لەسەر مێشکی مناڵ و تووشی حاڵەتی ئۆتیزمی ئەکادیان حاڵەتەکانی تر بەگشتی. پرسیارەکەی تریشم ئەوەیە کە تا چەند سەعادیان تا چەند دەقا مناڵ یاری بکات باشە و بە سوودا کاریگەری بۆ مێشکی نابێت مەبەستم یاری ئەلکترۆنیەکانە نەگیاریە جەستەییەکان. دەست خۆش بە سوپاس. وەڵاهی شوخان زۆر سوپاس بۆ پرسیارەکان. یەکەم ئەو یاری ئەلکترۆنیانە کەوتم ئەگەر بۆ ماوەیەکی زۆر ئەم یاریە ئەم مناڵە لە بەردەم ئەم شاشەیە بێم شاشە زیرەکی ناوەنی چی ناوەنی ئەوە هەمووی ئەشیعی کەهرۆمۆغناتیسیە مامۆستا. ئەم ئەشیعەیە بۆ مێشکی مناڵ جارێ یەکێک لە ڕێکخراوەکانی تایبەت وەکو مەعهەدێک گواهی پزیشکیە لە ئەمریکا ئەڵێ مناڵ هەتا بێ بە 2 ساڵ بە هیچ شێوەیەک نابێت نە مۆبایل نە ئایپاد ببینێ سەیریکە چونکە بە تایبەتی 18 مانگی ساڵ و نیو گەشەی مێشک لەو پەڕیایەتی ئەم زەخت و سترێسەی ئەم هەموو حرەکە و جوڵە و چالاکی لە ناو ئایپات و فلیم و مسلسلە و نازام مۆبایل و تەلەڤیزۆن هەیە ئەزێتی پێگەێن ئەڵێ نابێت تا 2 ساڵان ئەمێ دوای 2 ساڵانە تا 4 ساڵە لە 1 ساعت
4 بۆ 6 2 سعات لە 6 بە دواوە نابێت لە 4 سعات زیاتر بێ لە زمنیە ئەم خوێندنی ئەلەکترۆنی و کە بۆ خوێندنیش بەکارێنی ئەوەش بێ لەگەڵا بێ نەک بڵێ یاری 4 سعات کا 2 سعاتیش خەریکی سعیکردن بێت و یاخود ئۆنلاین و ئەلەکترۆنی 4 سعات مامۆستا گیان ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی و جیهانە ئەڵێ لە 4 سعات زیاتر بێ ئالوودەبوونە مدمینە یعنی وەکو نەخۆشێکی دەرونی لە قەڵبیاوە چ زۆر زیانی لە خەڵکیانە لەبەرەوە زیانی زۆر بە گەشەی عەقلیە گەیەنێ چ تۆ عنف و تند و تیژی بەکارێنی کاتی زۆر لێ ئەڕوا خوێندنەکە بەیانیە چیتە ناو محازەرەوە باوێشکەیە خەوی لێکەوێت پێتاقەتە بی ئەمانە هەمووی زیان لە تۆیان ئەمە ڕۆژێنی و 2 ڕۆژ نیە و 3 ڕۆژ نییە تێر خەو نابێ ئەمە هەمووی زیانە بەنسبەتەوە چەند سعات ئەوە جواب مایەوە لە زمنیەت پرسیاری یەکەمە ئەوی ژەوەیە لە دوای 6 ساڵان و 7 ساڵان ئیتر بە ئێمەشەوە نابێت لە 4 سعات زیاتر بێ وڵی مناڵی واهێت 10 سعات 9 سعات 8 سعات ئەمە زۆر زەرەری لێکەوێت جارێ نازانی ئەڵێ و تەپڵەی ئێستا لێی 10 ساڵی تر دەنگێ بیسی ئەو کارە ساتی کە ڕوئەیە 10 ساڵی تر ئەبینی مناڵەکانمان چیان لێە چەخۆ جەناب دەزانی لەو بوارە شارەزایی و هەیە خوێندکاری زانکۆی ئێمە نەزەریەکمانێ لاساییکردنەوە ئەم مناڵە کە ئەم شتە شەڕخوازیان نابینی ڕێک تەطبیقێکە لە هاوڕێکیاودا وەڵا وەرە هەمومان کۆمەڵێ مناڵە بین سەی فیلمێکی شەڕخوازی بکە بزان هەر فیلمەکە تەواو یەکسەر ملی یەکتری ئاواگن و شەقی تێڵێن یا شەق تێڵان ئەمەش جۆرێکە لە ڕەفتاری نادروست کە بتەوێنێتەوە گەشەی دواخە خۆ گەشە بەس گەشەی عەقلی نییە گەشەی ڕەفتاریە چیە تا دوای مامۆستا سەلاح زۆر سوپاس کاک دکتۆر بۆم دەرفەتە خۆشحاڵ بووین من چەند پرسیارێکم مێگە زەحمەت نەبێ یەکەمیان کورتی کەنەوە کاتمان زۆر بەسەر انشاءالله یەکەمیان یعنی وەکو پێشنیارێکی جەنابتان ئێوە کە لەو بوارە پسپۆڕن چۆن پێشنیار ناکەن بۆ حکوومەتی هەرێم کە فیلتەردا بنێ لەسەر تۆڕەکان ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ڕاستیە مناڵ خۆ یعنی دایک باوک هەموو سات و لەحزەیەک سەیری شاشەکەی ناکە ئەوە کە خۆشت فەرموود ئێستا کاتێک کە ئەو گرتانێت بە دوای هیتریێتەوە پێشەوە بۆیە یعنی پێمان باشە لە ڕێژەنابتانەوە پێشنیار کرێ بە حکوومەتی هەرێم کە وەکو هەموو وڵاتەکانی تریش کە فیلتەرێک دابنێ لە سنوورێکی دیاری کراوە دووهەمیش مامۆستای بەڕێز یاری بەدیل چییە بۆ ئەم یاریانی کە ئێستا هەیە یعنی وەکو پێشنیاری جەنابتان چی یاریک بەدیلە تەمەن هەموو شتێک خۆ فەرموو ئەبێ بەدیلێکی بیتێ ئەم مناڵە چی بینێ وەکو بەدیل سێمیش مامۆستا پێشنیاری چی جۆرێک یاری ئەەکەین بۆ زیرەکی مناڵ تەمەن ئێستا ئەزای مناڵان بە زۆری ئاستی لاواز بووە خۆمان وەکو مامۆستایەک من قسەکەم مناڵان یا بڵێن هەرچی خوێندکاران هەیە ئێستا زۆرینەی ڕێژێکی زۆرتری بەرەو ئاستی لاوازیە ڕۆ کەمینەیەکە بەرەو ئاستی بەرەباشیە ڕوە چ پێشنیارێکن جەنابتان بۆم بوارە مامۆستا سەلاح وەڵا بەنسبەت یەک پرسیاری تر ما بمبووری عزیەت نەبێ مامۆستای بەڕێز بەڵێ یەک پرسیاری مامۆستای بەڕێز وتم دایک و باوک چی پلانێکدا بنێن بۆی کە کۆنتڕۆلی کاتی یاری بکەن چونکە جاروێتەوە فەرمی بۆی نییە لە 4 سەعات زیاتر بێ وەکو پێشنیاری ڕێکخراوی WHO یعنی چۆن ئەم دایک و باوکە چی بکات بە شێوازێکی گونجاوکە ئەم مناڵە کاتێکی دیاریکراوی دابنێ و سپاس مامۆستا گیان وەڵا بەنسبەت یەکەم پێشنیاز و بۆ حکوومەت و فیلتەر نەک من هەزارانی وەکو ئێمە پێشنیازی کردو حکوومەت ئەوەی عەقڵی نەیگرێ نایکە گوێ لە پێشنیاز ناگرێ من خۆم سەدان پێشنیازم کردو بەخوا ئەوەی کە ڕێکەوت لەگەڵ حەزوارەجەکەی و ئەگەر بە قسە و کاویشی نەکەی خۆیەکە لەبەرەوە زۆر پێشنیازمان کردو حتا لە عێراق من بزانم ئەمەی لەسەر تیکتۆک و ئەفلامی جنسی و شتەی باحیەکان قەراریان دەرکرد بەس لە کوردستان جێبەجێ نەکرا لەبەرەوە ئەبێ حکوومەت خۆی بیل لەوە بکاتەوە کە ئەمانە تاکەکانی بەرەولادانە بن یعنی ئەو پێشنیازانی ئەمەکەین بۆی هاوڵاتیەکی دەرون دروست حکوومەتی هەرێم وەختێک سەربەرزە بێ وەختێک بەختەوەرە بێ کە هاوڵاتیەکانی بەختەوەر و سەربەرز بن تۆ کە هاوڵاتیەکانە هەمووی گرەی دەرونیانە بێ حکوومەتەکەش بێ بەدەستیەوە تووشە بێت بەڵام پێشنیازمان زۆر کردووە بەڵام بە قسەمان نەکراوە یاری بەدیلەوەیە من باسم کرد یاری کوردەواری زۆر باشمان هەیە بڕۆ سەر چاوەکان بخوێنەوە و دایکی ئێستا خۆی ئەزانی یاری کوردەواریەکان کە ئامان کرد چەند باش بوو ئەو یاریانە بکەین کە یەکەم انحرافاتی جنسیتیانە بێ دووەم مناڵ فێری شەڕخوازی و توندوتیژی نەکا مناڵ فێری درۆ و ڕەفتاری نابەجێ نەکا هەموو مەوەسەفاتەکان نەزانین ئەو یاریە بەدیلەکانە بۆ ئەوەی زیرەکی هەرچ یاری مامۆستا شەترەنج هەر یاریە پێویستی بە بیرکردنەوە بوو زیرەکی گەشە پێەکە چکە بیرکردنەوەی شەکە لە توانە عەقڵەکانی زیرەکی لەگەڵ زیرەکیە سێ بەشی زیرەکی لاقی بە بیرکردنەوەی منطقی و علمیەوە هەیە هەر شتێ مقارنەی تیا بوو بەراوردکردن لە بینی دوو شتا جیاوازەکان بدۆزیتەوە
ئەمە زیرەکی گەشە پێکە هەر یاریە خاڵی هاوبەش لە نێوان دوو شتا بدۆزیتەوە ئەمە زیرەکی گەشە پێکە هەر یاریە بێتە هۆی ئەوەی کە یادگە زاکیرە بە قووەت کا و دووبارە بیڵێتەوە هەموو متوانە عەقڵەکان هەر یاریە بێتە هۆی ئەوەی کە ئینتیباه با بڵێن وریایی ئینسان کە یەکەم پرۆسی عەقلیە زۆر جاو ناڵانی کە ئەیدیێژدیان ئینتیباهیان نییە پێڵێن بۆ ماوەیە سەیری ئەوە کە یەڵە بەردێ لەوە بگرێ یەڵە شتێ بۆەوە هەڵە یەڵە مەسەلەن تۆپەکە بەوا بە هەموو ئەمانە پرۆسە عەقلیەکان زیرەکی چی هەموو پرۆسە عەقلیانەیە هەموو ئەمانە گەشە پێەکەن پلان چییە وەڵا بێ دایک و باوک بێ دایک و باوکی مناڵەکەی بە قسەی نەکەین دایک و باوک نییە تا دایک و باوکی ئەوە وەکو نوکتەی لێ هاتووە هەڵێ مناڵێک باوکێکە چێ بۆ لای مامۆسای شیاین لە گوندێکە لە چەند مناسبەی تری شابەز لەوانی جەنابتان نەتانویست بێ و هەر عێلاقەی پرسیارەکەی تۆیە ئەچێڵێ مناڵەکەم زۆر چەتونە ئەو دی هێناوەتە زەلزەلە ئەڵێ مامۆسای گوندەکەڵێ توا تۆزێ نەسیحەتیکە بە قسەی تۆ بکە ینی خۆی باوک نییە بە قسەی مامۆسای نییەکە بکە مامۆساکەس ئەڵێ ناوی چێڵێ ئادەم دوو لە ڕۆلێت تڕحێەوە بە قسەی خوای نەکرد بە قسەی منەکە ئادەم ئیجا مەبەستم ئێمە ئەولادی ئادەمین بە قوربان ئێمە برای هابیل و قابیلین لەبەرەوە کۆمەڵێک دیسپلین هەیە مەبادی هەیە ئەبێ ئەمە دایک و باوک شارەزای بێ و تەطبیقیکە بەس دایک و باوکەکە خۆی پێویستی بە پەروەردە بێ خۆی ئەبێ ڕێنمایی کەی فەیسبووکەوە گەندەکە خۆی ئەبێ بڵێ کە جان کوردەواری خۆ ماڵەوەی شێت بێمە هۆمەرمەندان ئەگەر هۆمەرمەندان شیان بوو بەکوێ بێ ئەمە هەموو کێشەکانمانە لەبەرەوە باوک و دایک بێ باوک و دایک بێ بۆیە کاڵم من لە هەڵقەی تیژا باسم کرد کە ئەوەی ئەگەر دایک و باوکە بێ لەو کاتەوە ژن و ژنخوازیە بێ ئەبێ ئامادەیکەی بۆ ڕۆڵی باوکایەتی و دایکایەتی بەڵام بەداخەوە هەر کەسێ تۆزێ سمێڵی هات و ڕیشی هات و تۆزێ نەوە بوو شۆفەرڕێ مڕاهقە و بلوغ و باڵق و ژنی بۆ بێنن کاکە ئامادەکردنی ئینسان بۆ هاوسەرگیری پێویستی بە ڕێنمایی و بەرنامە پرۆگرام هەیە سەدان کەسێ ژنی هێنا هەر خۆی نازانی سایکۆلۆجێتی ژن چێ و پیاوچێ نازانێت چۆن تەعاملێ مناڵ چۆزانێ مناڵ قساکە تی هەڵێ ئەواکە تۆ چۆن مناڵ بە قسەیەکە یا نازدار بە خێوێکە لی یاخی بێ بە کەڵەکە ئەوە بێ اینجا خشتەکەی بۆ دانەی بۆی ڕوونەکەیتەوە کە نابێت لە 4 سەعات زۆر دایک و باوکێ من خێزانە ناسم نمونەیە والله لە ماڵەکەیانە ئایپات و مۆبایل نییە مناڵەکانیشی و هەمووشی بە قسەیەکەن گۆمەڵی یاریشی تایبەتیان دەراو پێم سیر وتم چۆن هاوڕێکانی هەمووی هەیەە ئەمە هەست بە نەقز ناکە ئەیگوون نەوە وەڵازایی خراپە و نەخۆمان مقا 100 جار هاوڕێکەم بیڵێ واو نایکەم هەش ئەوەشمان هەیە بەداخەوە هەشمانە ئەوەیە هاجەر خان پێشەکی دەست خۆش کردی بڵێکم مامۆستاگیان بۆ هەموو شتە جوانانە کە بە ئێمە بەس تۆ زیێنەکە بڵێ مامۆستاگیان هەنێک دایک و باوک هەیە بە پێی پێویست ناڵن مناڵەکانیان یاری بکەن پێیانەڵێن ئەوە کات بە فیڕۆدانە و پێویست ناکە تا چ ڕادەیەگە و دایک و باوکانە لەسەر حەڵە زۆر سپاس مامۆستاگیا وەڵا هاجەر خان دوای ئەوەی ئەم هەموو قسەیەمان کرد کاڵین یاری وایە ئەگەر ئەوە عەقڵی جام بوو بێ و هەر لەسەر قسەی خۆی بێ وەڵڵاهی اینجا چی بڵێین وەڵڵاهی یاریکردن کات بە فیڕۆدان نییە وەختێکە بێ بەکات بە فیڕۆدان کە زۆر بێت کە یاریەکان بێ ئامانج بێ کە حرەکەی سەیر و با بڵێن نابەجێ و ناپەروەردەیی تیاابێ و کاتێ بۆی هیوادارین دایک و باوک ڕێ بە مناڵەکان ئێمە بڵان بەو شێوەی کە باسماکە بۆ مەرجانە نەکچێ سواب قەنەفەکە بێ و خۆی هەڵاتە خوارەوە و شەق لە براکەی هەڵات و شت لە تەلەڤیزیۆنەکە بێ ئەوە جۆرێکە لە یاری جوڵە بەڵام ئەوە زیان بەخشە و ناو دایک و باوکانە لەسەر حەق نین مامۆستا ڕۆژگار دەست خۆش بێ کاک دکتۆر سواز بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمە و بەخشی هەمیشار سەرکەوتوو بی و لە لوتکەی سەرکەوت نابێت بینین کاک دکتۆر عەزێت نەبێ ئەمە لە کۆمەڵێک یاری سوود بەخشت هەبوو کە جاران کۆمەڵێک یاری کوردەواری کە زۆر خۆش بوون و بەداخەوە کە ئێستا نەماوە لە ئەنجامی ئەم یاری ئەلکترۆنیانەی کە هاتوون ئەوانەی هەمووی سڕیوەتەوە ئێستا بۆ مناڵ بۆ ئەوەی کە لەو یاریانە دوورکەونەوە ئەو یاریە کوردەواریان سوودبەخشانە کامانن کە ئێمە فێری مناڵەکانمانی بکەین لەم یاری ئەلکترۆنانە دوورکەونەوە زۆر سپاس بۆ بەڕێزیشە وەڵڵا یاریە کوردەواریەکان زۆرن مامۆستا لە هەموو سەر چاوەکانە هەیە ئێستا زۆر کتێبی هەنووساوە یاری کوردەواری بۆ نمونە چاوشارکێ کە تۆ مناڵەکە چاوشارکێ ئەکا مامۆستاگیان سەیریکە تۆ ئەمە قازانجەکەی لە چیامێک نمونە بێنەوە کە تۆ بە مناڵەکانی چاوشارکێ بکە و بەس بزانە ڕقفێقەکانی بۆ چۆ ئەم مناڵە تەرکیزەکە مامۆستا بزانێ حرەکەی مناڵەکان دەنگی قاچیان بەرەو چۆ ئەڕوا ئەمە توانایەکی عەقلیە لە هەمان کاتیشا دوایی کە ئاوە چاوە کاتەوە سەیری ئەم لاولاکە تەخمینەکات ئەبێ بۆ چۆ ڕیان کرد بێ لە بن ئەویان ناوەی هیچی لێنێەوە ئەها کۆمەڵێ مقارەناتەکە یعنی ئەمە بچووکترین یاریەگەر وردی کەیتەوە کۆمەڵێ مەهارە و لێزانی فێری مناڵاکە
جاران هەلوکێن هەبوو مامۆسا ئەوەی دوو بەردماندانە دارێک و شتێکە بوو لێمانەیە ئەزانانی ئێمە پێویستی بە تەرکیزکردن هەیە تا تۆ ڕێک لەوەی بی جاران هەڵماتیان هەبوو هەندێک شوێن پێڵێن کەلایەن مامۆسا جاری وابوو وەڵڵاهی من لەگەڵ برادەکانمان ناکرد ئەوە 20 مەتر دوور بوو خوا ئاگای لێ کە ئەوایە کە تەق لێ ئەیە ئەزانیوە چ تەرکیزێک و چەند مەهارەیەەکە اینجا خۆی قەناسیشی بێ هەروایە کەواتە کۆمەڵی یاری کوردەواری زۆر چاکمانێ جانم بەردماندانا تێمانەگرت بەردەکە هیچ زەرێکی بۆ کەس نەبوو هەمومان پێەکەنیتونی لە خۆشییا و منافەسی یەکمانەگەر و چیمانەگەر و چیمانە ئەمانە هەمووی ئێمە ئەتوانین بڕۆ کتێبی کوردەواری هەیە یاری کوردەواری هەیە هەمووی تیا مامۆسا ئێمە بە مناڵەکان منەوەی نوێمان فێری شتا جوانانە بکەین ئاخر ئەم یاری ئەلکترۆنیە مردووانە هەر کوشتن و بڕین و یەکتر چ قازانجێکمان پێگەیەنێ سەر ڕای هەموو ئەو زیانانی کە باسمان کرد لەبەرەوە زۆرمان هەیە مامۆسا بەهزات بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس دکتۆریان بۆ بابەتە پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەو یاریانە کامەنن کە گەشەی مناڵ خێراترەکە و ئەو یاریانە هەیە کە گەشەی زیرەکی مناڵ خێراتر بکە و ئایا لە زمینەوەیە گەشە یاری هەیە بۆ گەشەی باڵای مناڵ کە گەشەی زیاب بکات چکە زۆربەی مناڵان ئەو کێشەیان هەیە کە کەسوکاری دایک و باوکیان بن بڵێت سپۆری تایبەتی کە گەشەی باڵای لاوازە زۆر سپاس دەکەم سپاس مامۆستا گیان وەڵا ئەوە لە هینەکانن چ کاتمان کەم ماوە ئەوانەی ئەو جوابمانە و یاریەکانی کە گەشەی عەقڵی بەزەوەی باڵاکە و بابۆ باسکەم مامۆستا گیان باڵا عیلاقەی بە دوو هۆکاری سەرەکیەوە هەیە یەک بۆ ماوەیە جیناتە لە دایک و باوکەوە دایک و باوک باڵایان بەرز بێ ئۆتۆماتیکیە مناڵەکانیان باڵایان بەرزە بێ بە مەرجێک باڵا کورد لەو نەوەیان نەبوو بێ لەوانەیە تۆ باڵا و بەرزە هاوسەرەکەش باڵای بەرزە مناڵەکە و باڵا کورد دەرچێ لەبەرچی لەبەرەوەی باپیری باڵای کورد بە ئەو جیناتە لە تۆ دەرنەکەوتۆ لە مناڵەکە دەرەکە کەواتە زۆربەی زۆری ڕێژەیەکی زۆری عیلاقەی بە جیناتەوە هەیە ئەم یاریکردن و هەندێک جاڵ لە خۆ بەعاسنا هینکە و وەرە خوارەوە قەناعەتم نییە ببێتە درێژکردنی باڵا چونکە جیناتە ناتوانێم وەرچە جینات بگۆڕێ ئەمە یەک دووەمیش عیلاقەی بە غودەکانەوە هەیە ئێمە لێرە غودەیەکمانەی پێڵێن غودەی دەرەقی هۆرمۆنی سایرۆکسین تاجەکە ئەگەر ئەو هۆرمۆنی سایرۆکسینە کەم بوو مناڵەکە قەزەم و کورتەباڵا دەرەچێ زۆر بوو باڵا بەرزەچێ لەناو مێشکیشمانە غودەیەک ترێ پێڵێن غودەی نوخامی ئەم غودەیە پێڵێن سەرکردەی هەموو غودەکان 12 نوع هۆرمۆن یەکێکیان هۆرمۆنی نمو هۆرمۆنی گەشەکردنە ئەگەر هۆرمۆنەکە کەم بوو مناڵەکە کورتەباڵا دەرەچێ سقانی درێژ نابێ ئەگەر هۆرمۆنەکە زۆر بوو زەبەلاح و ئەوەیە زۆر درێژ دەرەچێت بەڵام دەکرێت ڕێژەیەکی کەم عیلاقەی بە تەمرین و ڕاهێنانەوەی چۆن ماسوولکەکان گەوراکە هەندێک یاری هەیە ئاسنە ها خۆتی پێ هەڵەواسی ئەواکەی ئەواکەی احتیمال هەیە بەڵام زۆر نییە ئەوەی من لێ تێگەشت بێتم زۆر سپاس مامۆستا گیان مامۆستا دیاری سپاس کاک دکتۆر بۆ تەوەرەکەت بە هیوایەوەی سوود بگەێنە بە کۆمەلگا کاک دکتۆر ئێمە لە ناوەندەکانی خوێندن زۆر جار دایک و باوکێت لێپرسینەوە لە مناڵەکەی کاکە پێڵێن ئاسی لاوازە ئەڵێ وەڵام مامۆستا چی بکەین هەر خەریکی پۆبجی و یاری شەڕ و کوشتن و یاریەکانی ترە یاری ئەلکترۆنەکان بەگشتی زۆر ئەڵێن هۆکار بگرێرە بەر بۆی وازی لێ بێنێ جا ئەڵێ نازانین چۆن مناڵەکەمان وای لێ بکەین کە واز لەم یاری ئەلکترۆنیانە بێنێ بۆی پرسیارەکەم بۆ جەنابتەکە وەکو پسپۆڕێکی باش لەو بوارە ئەم دایک و باوکە چی بکە بۆ ئەوی مناڵەکەی واز لە یاری ئەلکترۆنی بێنێ زۆر جار ئەوەش باسەکەن ئەڵێ مامۆستا بە گوێمان ناکەن لە کاتێکە کە پێیان ئەڵێن بەڕێز ڕێنمایی چێ بۆ ئەوی دایک و باوک بتوانێت ئاراست مناڵکی ئاراستەکە بۆ لایەنێکی باشتر مامۆستا دیاری گیان مناڵە بێت لە مناڵیەوە چکە هەر ئەوەنگە لە دەست دەرچوون بۆ ناگیرێتەوە مناڵ لە مناڵیەوە نازدار بە خێوی نەکەی دوو تربیت نەبێت تۆ بڵێ وا مەکە و لەو لاو نەنک و باپی تەداخولکە قەیناکە ئەو مناڵانە یاخێمن لە دایک و باوکیانە تونند و تیژ نەبی لێی بێ و کاتە بڵێ ماس پێڵێ ڕەشە عینادی و لەگەڵاکە ئەو سێشتە لی دوورکەوەرەوە ینی نازدار بە خێوی مەکە دوو تربیت نەبێ تونند و تیژ مەبەوە بەرەڵای مەکە و لێپرسینەوە لەگەڵانەکەی ئەو مناڵە بڵێ بمرە ئەمرێت اینجا لە هەمووی گرنگتر خۆشەویستی لە دڵیا بکەی ینی هەست کە تۆ باوکێکی دڵسۆزی مامۆستا گیان تۆ ئەگەر جاران ئێمە تەلەبووین مامۆستایەکمان کە ڕێزی گرتوونی خۆشەویست بووە لە دەرسیانە هیچ مشکلەیەکمان نەکرد چی پێ بوو تا بە قسەمان ناکرد بە چوونە دەرسی دووەم و چکە مامۆستاکەی تر مامۆستا نەبوو مواسەفەتی مامۆستایتیان نەبوو بە زۆر کرا بە مامۆستا هەرچێکی وتە عەکسەکەیمان نەکرد باوکو دایکی ژاوایە ئەگەر لە مناڵی ئاوە بیگە لێرە لی یاخی نابێت کە بڵێ کوڕم کە بێ موتی ئەو سێمەرجەی تیابێ بڵێ ڕۆڵەم یاریانە خراپە لەبەر ئەمە خراپە بۆی ڕوونکەیتەوە بە دیلەکەشی پێ بڵێ چۆن بە قسە و ناکە بەڵام ئەوانەی بە قسەیان ناکەن ئەو دایک و باوکانن کە هێشتا لە ناو دڵ و دەرونی مناڵەکانی باوکو دایک نین
یا نازار بە خێویان کردوون هەموو شتێکیان بۆ جێبەجێکردن و مناڵەکە بۆ بە کەڵگا بەسەریانە یا دوو تربیەتە ننک و باپیری تێکیان ناوە یا دایکی عکسی باوکی وتێکردووە لە ڕقی باوکی هەر لە بە قسەی دایکێکات چکە مەسلحەتی لەگەڵ دایکیاتی لە کاتێکە باوکی لەسەر حەق ڕقی لە باوکێ بێ بە قسەی ناکات یاخود تونندوتیژە و لێ یاوە وەڵا نوری چاوە بێت لێ و با ڕق لێ هەڵەگرێ بە قسەی ناکەی ڕاستە پێی ناوێریتەوە والله دیڕاسات کراوە مناڵی 2 ساڵانە کە لەسەر قعدە دایەنی دایکی بە توندی دای بنێ بڕوا بێ مناڵەکە پیسایەکەی ناکە ڕێگە چێت کە بردە ژووری نووسنەکە یا مطبەخەکە لێ خۆی پیسەکە بەوە تۆڵە لە دایکەکەتەوە مناڵی 2 ساڵ جا 8 ساڵ و 9 ساڵ کەواتە مناڵە بێ لە مناڵیەوە بیگی بەو شێوە گرتە هیچ ترسە نەبێ ئەی ئێمە زۆر بە مناڵمانی بۆ بە قسەمانەکەن دەبێتەوەی ئێمە وەکو ئەوان دەبووینەوە ئیهمال بوون و کەم تەرخەمن و تازە کار لە کات ترازاوە ئینجا ئەڵێ فریامکەوە وەڵا وەکو ئادەمی لێ مامۆستا زریان زۆر سپاس دکتۆرگیان بۆ ئەم دەرفەتە لە هەندێک سەرچاوایە باسیەوەکەن کە چارەسەرکردن بە یاریکردن مەبەست چییە لەو چارەسەرکردنە بە یاریکردن مامۆستا جان بۆ نمونە ئێمە زۆر جارەڵێن مناڵ هەیە ڕقی لە دایکێتی ڕق و کینەیەک لە ناوی ئەمە و دایکی توندوتیژە زڕ دایکێتی چیەتی مناڵی تر چاوی پێکە ڕقی لێ بۆ ئەوەی ئەو ڕقە نەمێنێ بۆ نمونە بووکەڵەیەکێنێ ئەم مناڵە لە خەیاڵی خۆیان کا بە دایکی قژێڕنێتەوە پانیە کاتەوە چاوی دەرێنێ هەرچی ئەو ڕقوکینەی هەیەی دەربارەی دایکی لەبەرەوەی ناتوانێت لە ژیانی واقعەیە پەلاماری دایکی باتەوە قژی دەستکە نەکاتە لە ڕێگەی یاریەکە و دەڕێ بۆ فڕاتە دەرەوە لەو گرێ دەرنی ڕزگارێ بێ مامۆستا هودا سپاس دکتۆرگیان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم بێ زەحمەت پرسیارێکمە بوو ئەو یاریانە کامانن کە خراپن و زیان بە مناڵەگەێنن و بۆچیش خراپن پێویستە لیان دوور بکەونەوە مامۆستا هودەجان هەر یاریە مناڵ فێری شەڕخوازی بکە فێری توندوتیژی بکە فێری درۆی بکە فێری ئەوەی بکە بۆ نمونە شتی خوار و خێچ بکە زیان بە چاوی بگەێنێ زیان بە مل و پشتی بگەێنێ زیان بە فەقراتی بگەێنێ زیان بە خوێندنی بگەێنێ هەمووی زیان بەخشن هەر یاریەکیش بە قازانجی مناڵ تەواو بێ گەشەی جەستەی ماسوولکەکانی بۆ لایەنی کۆمەڵایەتی بۆ لایەنی هەڵچوونی کە باسمم یاریانەمان کرد ئەوە بێ بە قازانجی مناڵ تەواو بێ ئیتر یاریەکان جۆرا و جۆرن بە پێی ئەو یاریانە بە پێی زیان و قازانجەکانی ئێمە حکومین بەسەر یاریەکەیە مامۆستا ئاڤان بە ناوی خودای گەورە دەستخۆشی لە جەناب دەکەم دکتۆرگیان پرسیارێکم هەبوو هەندێک مناڵ ئەگەر وازیان لێ بهێنی هەر خەریکی یاریکردن بن هیچ سعی ناکەن دایک و باوک چی بکات تاکو مناڵەکانیان ئەرکەکانی قوتابخانە جێبەجێ بکەن و یاریش بکەن سپاس بۆ جەناب زۆر سپاس مامۆستا ئاڤان وەڵا شتێکی جوانە پرسیار کرد یەکەم بەڕێزان ئێمە یاسایەکمان هەیە من لە کتێبێکا بە ناوی ڕاستکردنەوە و گۆڕینی ڕەفتار نزیکەی 25 شێوازی ڕاستکردنەوەی ڕەفتار ئەوەی جەنابە دەڵێ ڕەفتارێکی غەڵەت چۆن ڕاستەکەینەوە لەویا یەکێک لەوانەیە یاسای پریماکە یا زۆر جارن پێڵێن یاسای دایە و بابە ئەم یاسای پریماکە چییە ئەڵێ مناڵ حەزی لە شتێکە بەڵام ڕقی لە شتێکی ترە ئەوەی جەنابە بزڵ بدووە حەزی لە یاریە بەڵام ڕقی لە خوێندنەکەی ئەڵێ مێڵە یاریەکە بکات چونکە کە یاریەکەی کرد حەزەکەی تێر بوو دوایی ناچێ بەلای سعیکردنەکە چکە ناخۆشە بەنیسبەتەوە یاسای پریما گەڵە چی ئەڵێ ئەو شتەی ڕقی لێتی یەکەم جار ئەوەی پێ بکە بەڵام وعدی بەرێ هەر کاتێ سعیەکەی کرد بچێ یاریەکە بکە بەزاوگەر یاریەکەی یەکەم جارکە دوایی سعیەکە ناکە ئەوە یاسای پریماکە کەواتە تۆ مناڵەکەی تو حەزی لە یاریکردن نییە بڵێ وەرە کوڕم ئەرکەکانی قوتابخانە و نوی سەعاتێکە پیتەکان بنووسەرەوە ئەمە جێبەجێکەمی شاوکاری دەکەم دوای یاریەکە بە حەز و ئارەزوو یاریەکە دەستەکە بە جێبەجێکردنی پرائینەکان بەڵام من زۆر جا مناڵەکەی حەز و ئارەزوەکانی تێرەکە دوای یاریەکە یا مەسەن حەزی لە ماڵی نەنچێتی ئەڵێم وەرە واجبەکانی دوایەوە بە ماڵی نەنە حەزی لە پارکی ئازادیە حەزی لە کوێیە لە شانە دەر لەکوێ ئەڵێم وەرە یاری سعیەکە بکە ئەو بەم بۆ ئەوێ حەزی لە سوپەرمارکێتێکە نایەڵم ئەو شتەی حەزی لێتی بیکە هەتا ئەو شتەی ڕقی لێتی نیکە ئەوە ئێستا تەطبیقیکە دڵنیا دەکەم و باشترین شێوازە بۆ گۆڕینی ڕەفتار لە خراپەوە بە باش آخر پرسیار لاین مامۆستا تۆفیقەوە مامۆستا گیان فەرموو سپاس دەکەن دەستخۆشی لێ دەکەن دکتۆر گیان یەکەم جار ڕوبەڕوو جەنابش ببینین زۆر دەست خۆش بێ کەسێکی دۆست بە کۆمەڵگای کوردی سپاس دەکەن کە خزمەتێکی زۆر باش کردومە زۆر جار چۆن متابعی بەرنامەکان دەکەم لە تەلەڤیزیۆنەوەە ئەلبەتا پرسیاری ئێمەش تەبارەت بە مناڵان ئەوەیە کە ئێمە کوڕان و کچانمان هەیە
دەکرێت کوڕ و کچ هەردووچیان یەک جۆر یاری بکەن یا دەشێت کچ یاری کچانە بکە کوڕژ یاری کچانە بکە و بۆچی دەبێت یاریەکانیان جیاواز بن ئەگەر جیاوازی هەبێ یاخود دەکرێت هەر یەک جۆر یاری بکەن سپاس دەکەن دەست خۆش بێ بام پرسیارە لە خۆ بکەین مامۆستا تۆفیق تۆ کە کوڕێکە بێت لە بازار یاریشی کوڕانە تفەنگێ دەمانچەیشی بۆ کڕی سیارەیە یا بووشێ هەڵبەتە دیارە لە وڵاتی ئێمەدا زۆر سیلاحی بۆ دەکرێت بەڵام من سیارەم بۆ کڕیوە بەسمە سیارە بە سیارەکە ینی کوڕانە ئافرەت سیارە مامۆستا گیان پرسیارێکی جوانە کرد من نامەی ماستەرەکەم لە ساڵی 1970 تەواو بوو لەسەر کاریگەری لە ماڵنەبوونی بایکە لە ماڵنەبوونی باوک لەسەر ڕۆڵی سێکسی ڕۆڵی جێندەری مناڵەکە جەناب دەزانی ئێستا کۆمەڵێ جل هەیە پێڵەن جلی کوردی هیچ کچانجیا و ژنانجیا وای دانێ کوڕەکەمان بڵێ فەرق و جیاوازیشە دیموکراسیەتە جلی کچانەی لەبەرگرێ پۆلیسی هندی هەزار کەس گاڵتەی پێگا و تووشی گرەی دەرونیەکەن خۆ جلەکە ئەگەر باو باپیرمان وەختی خۆی ئەو جلەی بۆ ژندانرا بۆ پیاوی دانە احتیادی بوو کە ڕاهاتوویت بەڵام تازە ڕێک کەوتۆ ئەمە بۆ ئەوەیە یاریەکانی ژوایە مامۆستاجان ئێمە جاران مناڵ بووین ئەگەر کچایە ناوی کوڕانەوە یاری بکردا هەر بە دەریان دەکرد هەنگوو کچان لە ناو کوڕانە دایکی جنۆکەکانە هانی مناڵەکە خۆی فطرەت فێر بوو کێشەکە لە چیا مامۆستاجان کاتێ ئەم یاریە دانراوە کچ دەورەکەی چییە سبەینە بێ بە دایک کەواتە بووک بۆ کچ گونجاوە چونکە سبەینە بێ بەدای کوڕ نابێ بەدای بەڵام چەک سیلاح سیارە کۆمەڵێشت هەیە مناڵەکە لە داهاتووە نەمانگویی لە توێرەکانە لە ئامادەکردنی تاکە بۆ ژیانی داهاتووی ئەمە لە لایکتەوە لە لایکترۆ فتێنەتەوێت ڕاست بێ یا غەڵەت بێ ئەڵە چوویتە شاری شۆران دەست بە چاودرەوە لە کۆمەلگای کوردی ئەمانە بۆ کوردانراوە بۆ کچان دانراوە ئەگەر بێت و منەوەی نەکە هەندێک کوڕ هەبوو چکە باوکیان نەمابوو لە دایکیانەوە تەقلید سلوکی ژنانە فێر بوون سەد کێشیان لە مەکتەب بۆ دروستە بوو بۆ نمونە خۆزای ئافرەتی ئێمە شتێک بڵێ ئەیڕۆ دایکی نەمرێ دایکی کۆرە بێ ئەمە پیاو نایڵە دەوەرە تۆ باوک نەبێ ڕفتاری پیاوانەی فێرکە دایکە مناڵەکەشە دایکی بینی و پوری بین لەنەو ژنانە بۆ بەدیلێکی باوک نەبووە ئەیڕۆ دایک چوزانێت لاسایی کاتەوە لەم کاتە بچێتە مەکتەب بەس بڵێ ئەیڕۆ هەرچی مناڵ هەیە لە فڵان ئەیڕۆ ئەبێ بە لەقەب پێوە لەبەرەوە لە کۆمەلگا وایە ئەم دەورە ئەم یاریە بۆ ئەوەیە لە داهاتۆچکە و ڕۆڵابینە یاری ماڵە باجێنە کچ لە ماڵەوە چێژ لێنێ پیاو نا بەس دەرەوە شتێکیدا کەواتە کۆمەڵ یاری دانراوە ڕۆڵی جەندەرە مامۆستا کۆمەلگا دایناوە ئێمە ڕۆڵی سێکسیشمان هەیە بایۆلۆجیا بۆی دانای بەڵام جێندەر ڕۆڵی کۆمەڵایەتی کۆمەلگا دایناوە کاتێک کە دژی کۆمەلگاک لەوانەیە بچی بۆ وڵاتی تر احتیادی بێ مامۆستا بەس لەم کۆمەلگا ئێرە کێشەی بۆ دروستە بێ ناو ناتۆری لێدۆزنەوە کێشە بەرحاڵ زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون ماوەی بەرنامەکەمان لێرە کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیشتر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ Thank you.